بەڵێ سەرچاو مامۆستاگیان باشیت؟ بەڵێ بابەتەکەت گەیشتووە. بەڵێ وا خەریکی پیاچوونەوەم پاشکەمێکی تریش کاگومێدی دیزاینەر دێن پێکەوە دەست بە دیزاینەکەین و ئینشەڵا لەم ژمارەیە بابەتەکەت بڵاو بێتەوە. بەڵێ سەرچاو خوار لەگەڵ سەرچاو. کاک شاهان باشی؟ کاک مێجان بەخێر بێ بێ باشە حاڵت چۆنە باشی؟ دانیشە ئیستراحەتێ بکە وا خەریکی پیاچوونەوەی ئەخیرم ئێستایان بۆ لاو کۆمپیوتەر شتەکەڵ کردەوە باش. کاک شاهان تەواو بووم دەبێت سێریش بکەین دەی بەڵام کاک مێجان ئیشەکان من مەگەفەکەی ئەحمەدی مەلایە تەواوم کردووە زەرگەڵە سێریشەوە لە بزانین تێوینی شتێکە دەبێت بۆی بتوانین چاچیان بکەین. مادە یەکەمە ڕسمی نووسەرەکە لەگەڵ بابەتەکەیە لەگەڵ ئەگەر وەرجێڕابوو لەگەڵ بەشی وەرجێڕبوو. لە ساڵی 2006ەوە بە دیاریکراوی وەک میدیاکارێکی ئەدەبی دەستم بەکارکردن کرد. تا ساڵی 2021 لەو قۆناغەیە لە زۆر میدیاکارم کردووە وەکو ڕۆژنامەنووسی ئەدەبی. بەڵام لە نێوان ساڵانی 2019 تا 2021 لەو قۆناغەیە وەستام لە کارکردن و هەر لەو قۆناغەشا بوو کە ڤایرۆسی نەگریسی کۆرۆنا بەرۆکی خەڵکی کوردستانی گرت. بۆیە لە دوای ساڵی 2021 لە مانگی 12 کە هەندێک لە پەتای کۆرۆنا خاو بووبەوە کەرەنتینەشکا بووە خەڵک تا ڕادێگەڕابەوە بۆ ژیانی ئاسایی بیرم لەوە کردەوە کە ئەبێ دەست بەکارکردن بکەمەوە و بیرۆکەیەکم هەبوو کە گۆڤارێکی ئەدەبی نوێ دەرکەم و ئەو گۆڤارە ببێتە مینبەرێک بۆ کۆکردنەوەی هەموو قەڵەمی نووسەرانی کوردستان جا لە هەر شوێنێکی ئەم دنیاە بن و هیوایەک بێ بۆ ئەوەی کە جارێکی کە لەو دۆخە ناومێدی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بەرۆکی ئەم وڵاتی گرت بوو ئومێدێکی کە بە ژیان و بە نووسین و بە ئەدەب دێنەوە. ئەوە بوو بیرۆکەی گۆڤاری وانەرم لە لاگەڵاڵە بوو. سەرەتا پەیوەندیم بە خوا لێ خۆش بوو ڕەوانشاد دکتۆر مارف عومەرگوڵەوە کرد ڕۆحی شاد بێ کە دۆستێکی نزیکی من بوو مامۆستایەکی گەورەی من بوو. ئێمە لە گۆڤاری باران پێشتر من وەک سەرنووسەر و ئەو وەک ڕاوێژکار کارمانە کرد. پێم وتم دکتۆر بیرۆکی گۆڤارێکی وام هەیە ئەمەوێت گۆڤارێکی ئەدەبی نوێ دەرکەم بەڵام پێویستم بە سپۆنسەرە. ئەو پێشنیاری ناوێکی بۆ کردم بە ناوی دکتۆر تەها ڕەسوڵ وتی ئەتوانی قسە لەگەڵ ئەو بکەی و ئەو زۆر سەپۆرتی کاری جددی و باشەکە و زۆر دەستی گەنجەگرێەوە پشتیوانی ئەم جۆرە پرۆژانەیە قسە لەگەڵ ئەو بکە. پاش ماوەیەک قسەم لەگەڵ دکتۆر تەها ڕەسوڵ کرد بە سوپاسێکی گەورەوە پێکەوە قەرارێکماندانا لە کتێبخانەی جەمال عیرفان دانیشتین باسی بیرۆکەکەم بۆ کرد باسی پرۆژەکەم بۆ کرد و هەندێک لەو ئەرشیفی ئەو کارانم بیشان ناکە لە ڕابردووا کردبوو. بۆیە کە ئەوانەی بینی زۆر دڵخۆش بوو هەر ئەو کاتە وتی من پشگیریام کارەتەکەم بڕۆ ئیعلانیکە و دەست پێ بکە. سەرەتای کارکردنم لە گۆڤاری وانەر ئەو کاتە بوو کە کاک شاخەوان وەک خاوەنی بیرۆکە و ئەوەی پێشنیاری کرد کە ئەم گۆڤارە لە ڕووی دیزاین و لە ڕووی کارکردن تایە لە ڕۆ تەکنیشیەکانیەوە من ئیشی تیا بکەم. ئەوە بۆ دوای گفتوگۆیەکی زۆر و پێکەوە بوون کە چی بکەین و چی نەکەین لە هەموو ڕۆکانەوە گۆڤارەکان چۆن بەو شێوەیە بێت کە گۆڤارێکی نەوەعی بێت. بڕیارمان ناکە هەم لە ڕووی قیاسەوە هەم لە ڕووی ناوەڕۆکەوە جیاوازیەکی بێت لە گۆڤارەکانی تر. بەنسبەت قیاسەکەیەوە ئێمە زۆر سەیری گۆڤارەکانی ترمان کرد بۆ نمونە کاروان و کۆمەڵە گۆڤاری تر هەبوو پێشتر کە چاپە بوون. لە کۆتایە بڕیارمان ناکە گۆڤاری وانەر قیاسەکەی جیاواز بۆ شێوەی کە ئێستا هەیە لە گۆڤارەکانی تر نەچێت بەو شێوە تەقلیدی کە هەیە. حتا لە ڕووی
ناوەڕۆ کوشتیشەوە لە ڕووی دیزاینۆمانەوە هەوڵمان ناوە کە هەر لە ئەوڵەوە بە شێوەیەکی جیاواز ئیش بکەین ئەویش هەر لە ئەو شێوە تەقلیدی و گۆڤارانەی پێشتر نەچێت کە چاو بۆ بڵاوبوونەتەوە ئەوە بۆ ئێمە لە مانگی سێی 2020 یەکەم ژمارەمان دەست پێ کرد هەڵبەتە هەوڵ و کۆشەکانی کاک شاخەوان وا بوو کە یەکەم ژمارە کە دەست پێەکەین بەو شێوەیە بێت کە باشترین ژمارەی بێت بۆ ئەوەی ئەوانەی تری دوای ئەو کە دەرەچێت بەو شێوەیە بێت کە ئێمامانەوە و خوێنەر پێویستی پێێتی لە دوای ئەوەی کە بانگەوازمان کرد کە ئێمە گۆڤارێکی نوێ دەرەکەین بیرم لەوە کردەوە کە ناوی گۆڤارەکە بنین چی ئەلبەتە پەیوەندیم بە کۆمەڵێ لە نووسەر و دۆستی ئەزیزمەوە کرد و بە سوپاسەوە ئەوان هەریەکە لە کۆمەڵێک ناویان بۆ پێشنیارکردن بۆ ناوی گۆڤارەکە بەڵام هەموو ئەو ناوانە تا ڕادەیەک ئەو ناوانە بوون کە پێشتر جۆمان لی ببوو لە گۆڤار و ڕۆژنامە و حتا لە نووسین و کتێب و ئەوانەیە بۆیە حەزم کرد ناوێک بێت تەواو ناوێکی کوردیانەی خۆماڵیانەی ناوێک بێت کە زۆر پەیوەست بێتەوە بگونجێ لەگەڵ دنیای ڕۆشنبیری و ئەوانەیە بۆیە ناوی وانەرم بە خەیاڵە هاوکە ناوێکە لە زاراوەی هەورامیەوە وەرمانگرتووە بە ناوی خوێنەر لە 2021 بەڕێز مامۆستا شاخەوان سدیق هات بۆ لام وتی بیرۆکەی گۆڤارێکی ئەدەبیم هەیە ئەمەوێت کە ئەو گۆڤارە ببێتە دەستە خوشکی گۆڤارەکانی تری ناو ئەدەبی کوردی منیش بەلامەوە شتێکی پەسەند بوو جوان بوو قەشەند بوو باڵا بەرز بوو وتم ئەتوانی ئەم خونچەیە بە پشکوتیە و بگەشتێتەوە و گوڵە جوانەکەی ناو باخچەی ئەدەبیاتی کوردی بێت هەندێک شتت پیشاندام گوتێ ئەمە یەکەم جارم نییە تەجروبەی ترم هەیە گۆڤاری ترم دەرکردوەکو باران چەند عەدەدێکی کەشی لێ دەرچووە بەڵام ئەمانە ئومێدم هەیە کە لەگەڵ جەنابتا دەستخێنە ناو دەستیەک و پەنجەکان بکەینەوە بە مشت و فەرشێکی جوان بنەخشێنی و پێشکەشی ئەدەبی کوردی بکەین منیش بەلامەوە پەسەند بوو پەسەندم کرد ئەوە بوو خۆشبەختانە ژمارەیەکی لە 2021 مانگی سێ وەکو دیاریەکی بەهاری نەورۆزی کوردەواری پێشکەشی خوێنەواران و دۆستانی ئەدەب و وێژەی کوردی کرا لە ڕاستیدا خۆشحاڵ بووم کە ئەم ئێوارەیە بە خزمەتی ئێوە دەگەم قسەکردن لەسەر گۆڤارێک کە تازە لەدایک بووە کۆرپەیەکی تازەی کایی ئەدەبی و ڕۆژشبیریمانە لە مێژووی ڕۆژنامەنووسی کوردیدا کۆمەڵێ ناوی درەوشاو و دیار هەن لە کۆنەوە تاکو ئێستا بە کوێرەوەری و ڕەنج و ماندووبوون و هەلومەرجی سەختی سیاسی و گیرفان بەتاڵیشەوە هەر کاریان کردووە و ئەوەی بۆیان کرابێ پێشکەشیان کردووە لەم بوارەدا گەنجێک ناوی شاخەوان سدیقە هەمیشە لە هەوڵدایە دیارە مادام لە هەوڵدایە و کار دەکا بەرەو ڕووی قسەش دەبێتەوە و بەرەو ڕووی دەستخۆشی دەبێتەوە و بەداخەوە ڕەنگە هەندێک جار بەرەو ڕووی تانە و قسەی خراپیش بێتەوە لە ماوەی سێ ساڵی ڕابردوودا 12 ژمارەمان لە گۆڤاری وانەر چاپ کردووە واتە گۆڤارەکە گۆڤارێکی وەرزیە گۆڤاری وانەر لە کاتێکە چاپ و بڵاوبووەوە کە بەشی زۆری ئەو گۆڤارە ئەدەبی هۆنەرانی کە ڕاوەستا بوون واتە بۆشایەکی گەورەی لە نێوەندی ئەدەبیدا پڕ کردوێتەوە گۆڤارەکە و گۆڤارەکە یەکێک لە لایەنە باشەکانی ئەوەیە کە هەوڵی داوە نووسەرانی هەموو شار و ناوچە جیاوازەکانی کوردستان و نووسەرانی هەندەران لە دەوری گۆڤارەکە کۆبکاتەوە ئەمەش فرەیەکی بەخشیەوە بە گۆڤارەکە جگە لەوە
لە ڕووی بابەتەوە ئەو بابەتانی کە گۆڤاری وانەر بڵاوی دەکاتەوە هەوڵیداوە هەموو ژانەرەکان لە خۆی بگرێ، ژانەرەکانی شەعر، چیرۆک، ڕۆمان، مەلەفی تایبەت بە نووسەران، سینەما، شانۆ، ئەوەش هەر فرەیەکی بە گۆڤارەکە بەخشیوە، وەک چۆن گۆڤارەکە لە چاپی لاپەڕەکانی ڕەنگا و ڕەنگە لە ڕووی بابەتیشەوە ئەو ڕەنگا و ڕەنگی ئەو هەمە ڕەنگێ لە گۆڤارەکەدا دەبینین. گۆڤاری وانەر وەک وەرزنامەیەکی ئەدەبی و هونەری، هەر وەرزێکە ژمارەیەکی دەرەچێت نوسخەی بۆ ئێمە شەهێنن و ئێمەش لە پەیوەندی کتێب و خوێنەر گرنگی تەواوی پێ ئەدەین. ئەم گۆڤارە بۆ کۆمەڵگای ئێمە زۆر پێویستە، نەکات گۆڤاری ئەدەبی بەڵکو گۆڤارەکانی تریش، بەس بەداخەوە وەکو پێویست تا ئێستا پێشوازی لێ نەکراوە، چونکی ئەم گۆڤارە وەکو پرۆسەیەکی پەرەسەندنی دنیای ئەدەبی و بارەوەران بۆ توێژێکی گەنجان زۆر لازمە کە هەم بەرەکانیانی تیا بنوێن و هەم پاڵپشتی کەسانی تری بە ئەزمون بتوانن لە پشتیەوە بوەستن و سەرنج و تێبینەکانیان ئاراستە بکەن و بەم جۆرە ئێمە لە ڕووی کولتوری ئەدەب و هونەرەوە گەشە بکەین. بۆ یەکە ئەم گۆڤارەیەکێکە لە گۆڤارە گرنگەکان کە پێویستە بەردەوامی هەبێت. کە پێی گوتم ئەم گۆڤارەکەش تایبەت دەکەم بەوەی هەرجارەی مەلەفێ لەسەر کەسایەتیە بکەم. خۆشبەختانە ژمارە یەک مەلەفێکی تیا بوو کە ئەو پشکە بەر نووسەری باڵا بەرز و خۆشەویست و بە ئەمەک و ئاوارەی نیشتیمان کاک بەختیار عەلی داهێنەر بوو. چەند خۆشە کە ئەمڕۆ ناوی کاک بەختیار ئەبیستین، قەڵەمەکەی ئەوەندە بە بڕشت و پیرۆسە لەسەر باڵای کێشەی نیشتیمان وەستا و هەموو دنیای بینێ. هیوادارم ئەم گۆڤارە هەتا بمێنین و لە بڕشتا بین، درێژەی پێ بدەین و کۆڵ نەدەین بۆ ئەوەی ئەمەش ببێتە دەستە خوشکی گۆڤارەکانی ناو ئەدەبی کوردی. من وەک سەرنووسەری گۆڤارەکە هەوڵ دەدەم هەموو ژمارەیەک لە ژمارەیەکی کەم جیاواز بێ و هەموو ژمارەیەک ئاستی گۆڤارەکە نێتە خوارەوە، بەڵکو ژمارە دوای ژمارە گۆڤارەکە بە شێوەیەکی باش پێشکەش بە خوێنەران بکەم و ئومێد دەکەم گۆڤاری وانەر کەلێنێکی لە ناو دنیای ئەدەبی و ڕۆشنبیری ئێمەیان پڕ کرد بێتەوە و بێ بە سەرچاوەیەک لە ناو کتێبخانەی کوردیا کە بۆ ئێستا و داهاتوو سوودی لێ ببینن. دڵنیاشم لەوەی کە هیچ ئیشە بێکەم و کورتی نییە، ئیشەکەی ئێمەش بەشی خۆی هەڵگری کەم و کورتیە، بەڵام ئەوەندەی پێمان کرا بێ هەوڵمانداوە ژمارە دوای ژمارەکەم و کورتەکان چاکەین بۆ ئەوەی شتێکی باش و بە نرخ و بە پێزی پڕ زانیاری و پڕچێش پێشکەش بە خوێنەرەکانی خۆمان بکەین.